علی غابات علی غاباتە ئاهاو لە بەهارە هینی بۆکرد لە بەهارە ئاگربڕی بۆکە ئەمانەچن لە چلێ هاوین ئاگر نزیکەی 200 دۆنێم لە شاخی گۆیژە سوتاوە بەهۆی ئاگرەکەی شەوی ڕابردووەوە و تا ئێستاش دووکەڵ لە بەشێکی شاخەکە بەرز دەبێتەوە. لێرە یەکێک لە خاوەن باخەکانی بناری گۆیژەی لێیە. ئەگە فەرمیتی ئێرە سڵاو لێ بێم کاتەوە باش. سڵاو لە خۆشتان بەخێر بێن. چۆن زانیتان کە ئاگر کەوتەوە؟ هیچ زیانێکتان بەرکەوتیەوە؟ وەڵڵای ئێمە زیانمان بەرنەکەوە، بەس زیانی ئەو خاباتەمان بینی هەمووی سوتاوە. زۆر پێمانە من یاوارە لە ماڵەوە بووم، ماڵمان لە لای شەسیەکەیە، چاوم لێ بوو لەسەرەوە ئاگرە بەر بووە. کە بەر بووە ئاگر هەر هات هەریقیشی لەسەر بوو لەسەرەوە، زۆریان لێ کوژانەوە، هەر فریا ناکە لەبەرەوە توگا باڕەشێکی قایم بوو لە عەقڵانە بوو باڕەشێک هێنا هاتە خوارەوە. بەس ئاگر بڕەکانی ئەمان ئاگر بڕەکانیان کەم ئاگر بڕەکەیان پا نییە. ئەمجا ئەمان یەک عادەتیان هەیە ئەچن ئاگر کاتی خۆی من دەمێکە لەم شارام و دەمێکە لە مەتیخام، من خاوەنیم باخەم، ئێمە زۆر بووین لێرە کاتی خۆی کە عەلیە بوو پیان و عەلی غابات. عەلی غاباتە ئاهاو لە بەهارە هینی بۆکرد لە بەهارە ئاگر بڕی بۆکە ئەمانەچن لە چلێ هاوین ئاگر بڕن لە چلێ هاوین ئیسفادەینە لەبەرەوە پوشی تیامێنێتەوە فریای ناکەوێت ئاگر بڕەکەی کەمە پا نییە. ئەگەر لە بەهارە بێی پاکیتەوە بە ئەوانە چون لە بەهارە بەکرێکات بە جیاڕنیان کە بە جیا بەدەست جیاڕنیان نەکەن نەک بەدەست بیڕنیتەوە پوشی تیامێنێ ئەو بە جیاڕنیانەکە هیچی تیان نامایە. شەوی ڕابردووە هیچ زیانێکتان بەرنەکەوت؟ ناوەڵای ئێمە لێرە هیچ بەس ئێمە هاتین ئێمە بیرمانێ هاتین وتمان نەکو ئاگرەکە بێتە خوارە لەو باخیان و پوشی زۆر تیاویش چون ئێمە بیرەکان ماڵ کرد و ئاومان پیاکە لەبەرەوەی پوشەکە تەڕبێ و دراوسێشم لێرە دراسێکەمە و کاکشێخە ئەویش ئاوی بیرەکانی هەڵ کردبوو. ئێمە ئەو کوڕی برامەلی کرد و منی شەڵم کردووی تر ئاگر ناتە خوارە ناڵە بەس لە جادەکەی تر ناتە خوارەوە. باشە بەوش ئێوە هاوکاری تیمەکانتان کرد لە کوژانەوەی ئاگرەکە؟ خۆمان لە لای خۆمان و ئێرە وەڵامە هاوکاریمان کەم دوانسانێکشمان لێەوە چون یاریمەتی ئەو تیمان نەگەێمەش بوون خەڵکی کەشتیا و مەدەنی زۆر هاو حال لێ ئاگریە کوژانەوە. باشە تۆ خۆ ساڵانەکە لێرەیە باخێوازەم ڕەزی ترێ و هەیە لێرەیە ڕزی کاتێکم دیمە نبینی بە شێوازا سووتێ لای تۆ زۆرم پێ ناخۆشە زۆر ناخۆشە بۆ هەموو نەک بۆ من بۆ عالم پێی ناخۆشە. ئەو غاباتە ئەوە ئۆکسجینە دروستەکە بۆم سلێمانی خۆشە بەس هەمیان سووتان حیف هەمیان سووتان خۆ ئەگەر ئاگادار بێزانی خۆی چێ سووتانێتی بۆ ناچێ بیگیری کاکە جارە سووتانی دووزە پێناوی سووتانیان بەخەوە ئەوەیە کە تۆی بینی ئەو باخە ئەو سنەوبەرانە ئاوەتەنێک بوو هەمووی دارستانێ بوو زەلام بچواتە ناوی هەر دیار نەبوو. باشە ئایانی هەموو داریتیا بوو بۆ شێوەیە؟ ئارە وەڵڵا ئەمنە قەڵەباڵغ منەڵم 50 ساڵە من لێرەم ئەمە دارستانێ بوو لاقڵانێ بوو بەخوا زەلامی وێرە بچێتن ئەمنە قەڵەباڵغ بوو. کاتێک خۆی کاک محەیدینەکە بوو هەورامی بوو ئەو عایدی غاباتەکە بوو ئەوە زۆر چاک بووە تا ئەو نەمایەتر تەواو غاباتیان بەرەڵا کرد. نەمامی تازەشان لێ ناشێتەوە هەمووی نەمای تازە تا سوتاوە ئەمێکە سەرەوە ینی ئەمانە هەرمی داری پێ و هەمووی داری پێوە لەسەرەوە سینی شاتۆتە خوارەوە ها سۆندا بە سۆندایان هێنا هەمی ئاوێنێ من چووگە لێرە باخمەیە زۆر جارە چمە ئەم باخەوە ئەسپوشتم بەرەڵا بووە لەم کەوتۆتە ئەسم ماینمێ کەوتۆتەم باخەوە گەڕاوم بە دوایە هەمووی نەمامی تازێ هەمووی نەمامی تازەمووی سووتا.